ئێمە ئەوڕۆ لە شاری سۆران ڕاپۆرتی هەفتەمین پرۆژە بێزکردنی لێپرسینەوە و دەسەڵاتی یاسامان بڵاوکردەوە کە ڕێکخراوی ستۆپ باوکاری ڕێکخراوی NED ئەمریکی بڵاوی دەکاتەوە. ئێمە لەو ڕاپۆرتە چەندین دیکومنتی گەندەڵیمان تێدا بڵاو کردێتەوە کە لە ناوچە جیاجیەکانی هەرێمی کوردستان ئەنجام درراوە. ئەوەی کە ئێمە هەستی پێ دەکەین بەداخەوە تاوەکو ئێستا گەندەڵی لە بواری نەوت لە تۆپی گەندەڵیەکانەوە خاڵشتر کە زۆر گرنگە لە بواری زەویزار بەداخەوە سەرڕایەوە کە لیژنە لە حکوومەت و سەرۆکاتی هەرێم دروست کرا بۆی ئەو بابەتە کەم بکرێتەوە، بەڵام تاوەکو ئێستا ساڵ بە ساڵ پێشێرکاریەکان زیاتر دەبێت و بەششتری راپۆرتەکە تەرکیزکردنەوە لەسەر کێشەکانی سیستەمی بایۆمەتریک کە بۆ نێشتنی دووموچەی و موچەی بندیوار دانراوە کە ئێمە کەم و کوڕیەکانی سیستەمان خستۆتە ڕووبۆی کە حکوومەت هەرێمی کوردستان چارەسەری بکات. خۆی لە هەرێمی کوردستان گەندەڵی لە ئاستێکی زۆر مەترسیدار هەیە بە پێی راپۆرتە نێودەوڵەتیەکان بە تایبەتی شەفافیەتی نێودەوڵەتی ئەوجە دواییش بە پێی وەسفی بەرپرسانی هەرە باڵامان بە داعشی ناوە خۆیان وەسف کردێ کاتی خۆی بە مافیا وەسف کرا زۆر وەسفی تری درایکێ پێم وایە ئەو وەسفانە ڕاستەقینەنە. وەسفی تریشێ لە قەراری نەتەوە یەکگرتووەکان بە خائین و درۆزن و سەختەتیان ناو دەبن. ئەوە ئێمە نین، ئەوە لە راپۆرتە نێودەوڵەتیەکان بۆ شێتی کاتە لە کوردستان ئەو پرسی گەندەڵی ڕێگری هەرە گەورەی چاکسازی پێکەوەژیان هەتا پرسی بە دەوڵەت بوونی کوردستانیش